من لە کۆتایی ساڵی ڕابردوو لە مانجی 12 ساڵی ڕابردوو لێرە لە دەستگای ستاندار پرێزنتیشنێکم سەبارەت باڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان پێشکەش کرد و ئەو کات هێشتان دادگای فیدرالی بڕیاری لەسەر سکاڵاکە یەکێتی نیشتمانی نەدا بۆ ئەو کات باسم کرد کە یەکێتی هەوڵ دەدات لە ڕێی دادگای فیدرالیەوە سیستەمی هەڵبژاردن لە یەک بازنەییەوە بگۆڕێت بۆ 4 بازنەیی هەروە دەیەوێت کورسی کۆتاکان بەسەر بازنەکاندا بەش بکات. طبعاً ئەم داواکاری یەکێتی تەمان دەویست وەک پارتی بکات کە پارتی لە ڕابردوودا سوودێکی زۆری لە کورسی کۆتاکان وەرگرت بوو و بۆ بەرژەوەندی خۆی بەکاری هێنابوون. یەکێتی دەویست بە هەمان شێوە بەشێک لەو کورسی کۆتاکان لە بەرژەوەندی خۆی بەکاربێنێ لە داهاتوودا. طبعاً لە ڕابردوودا لە ساڵی 1992 کە یەکەم جار 5 کورسی کۆتا بۆ مەسیحی دانراوە پاشان 5 کورسی کۆتا بۆ تورکمان دانراوە، هیچ لەسەر هیچ بنەمایەکی منطقی و لۆژ بکات سەردار باسی ئەوەی کرد کە هیچ بنەمایەکی یاسایی نییە. بەڵام بێجگە لە بنەمای یاسایی هیچ بنەمایەکی لۆجیکیشی نەبووە، هیچ پێوەرێکی ژمارەی بەکار نهاتوە. ینی خۆی لە خۆیدا دەبوایە لە سەرەتادا ژمارەی مەسیحیەکان وەرگیرابە و بەراورد کرابە لەگەڵ ژمارەی دانیشتوان، پاشان کە بەراوردیان کرد بە ڕێژەیەکیان دانا بە ژمارەی کورسەکانیان دیاری کردبە ئەوەندە بۆ مەسیحیە ئەوەندەش بۆ تورکمان. طبعاً ئەوە نەکرایە لەسەر بنەمایە دانەنرایە، هەتا 100 کورسیەکەش بە هەمان شێوە ئەو 100 کورسێک کە بۆ پەرلەمانی کوردستانیش دانرایە ئەو بنەمایە پەیڕەو نەکرایە کە لەسەر بنەمایەکی ینی ژمارەیی دانرایە هیچ باسی لەوە نەکرایە. بۆ نمونە ئێستا گەرەمە بین بەراوردی بکەین لەگەڵ پەرلەمانی عێراق زۆر جیاوازە. بۆ نمونە لە ساڵی 2019 کە هەمواری یاسای هەڵبژاردنەکانی عێراق کراوە، پەرلەمانی عێراق نووسراوێکی بۆ وەزارەتی پلاندانان کرد، داوای لە وەزارەتی پلاندانان کرد ژمارەی دانیشتوانی هەر 18 پارێزگای بۆ بنێرێت. وەزارەتی پلاندانان بە نووسراوێک ژمارەی دانیشتوانی هەر 18 پارێزگای بۆ نرد. پاشان پەرلەمانی عێراق لەسەر بنەمای مادەی 49 دەستور کە دەڵێتن بۆ هەر 100,000 کەسێک کورسێک دادەندرێت، ژمارەی کورسەکانی بەسەر هەموو پارێزگاکاندا بەش کرد. بۆ نمونە پارێزگای هەولێر 15 کورسی بەرکەوت، پارێزگای بەغداد 69 کورسی بەرکەوت، دوهۆک 11 کورسی، سلێمانی 18 کورسی، کەرکوک 12 کورسی. پاشان هەموو کورسیەکان کە کۆکراوە 120 کورسی دەرچوو. دوای ئەوەی کە کورسی گشتی دانرا پاشان هاتنە سەر کورسی کۆتا، پێدا هاتن لە محافەزەکان یەکەم جار لە پارێزگای بەغداد دەستیان پێکرد، بەغداد 69 کورسی گشتی هەبوو، کورسێکی مەسیحیشان بۆ زیاد کرد چکە ژمارەی مەسیحیەکان لە بەغدا زۆر بوون. طبعاً ژمارەی مەسیحیەکان لە بەغدا زۆر بوو، لە مووسڵ زۆر بوو، لە هەولێر و لە کەرکوک. کورسی کۆتای مەسیحی درا و 4 پارێزگایە لەسەر یەک کورسیان دانی، یعنی لەسەر ئەوە نەبوو بڵێ هەر پارێزگایەک ژمارەی مەسیحیەکانی زۆر بوو یەک کورسیاندایە. طبعاً لە پارێزگای مووسڵ کورسێکیاندا بە یەزیدی لە بەرەوەی ژمارە یەزیدیەکان زۆر بوو. طبعاً لەبەر ئەوەی ئێمە هیچ ئەمە بۆ باسی ئەوە دەکەین کە دانانی پێوەری ژمارە زۆر گرینگە، دانانی پێوەری ژمارە زۆر گرینگە، چونکە ئەگەر ئەمە کورسیەکانی هەر نەک کورسی کۆتاکان کورسەکانی تریژ ئەگە هیچ پێوەرێکی منطقی و ژمارەیی نەبێتن لەسەر ئەو ئەساسا دانەندرێت لە داهاتوودا نادادپەروەری ڕوودەدات، نادیموکراسین ڕوودەدات، یعنی دەبێتە ناعەدالەتی. بۆ نمونە نمونەیەک لەسەوەی بینمەوە کە چۆن ناعەدالەتی ڕوویدایە لە ساڵی 2018 کە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کرا، دوای ئەوەی کە هەڵبژاردنەکە تەواو بوو قیمەتی هەر کورسێکی کردیە 15,200 15,200 یعنی هەر کاندیدێک ئەگەر 15,200 نەبەجا هەر بە خۆی هینابای 15,200یان لە ڕێگەی لیستەکەەوە بۆی هاتبە نەیدەتوانی بێت باندان پەرلەمان 15,200 کەسی لە بەرامبەردا ئەندام پەرلەمانێکی تورکمان خاتونێک بە 194 دەنجی چوار پەرلەمان. یعنی ئەگە بەراورد بکەی لە بینی 15,200 لەگە 194 دەکا 101.2 کاندیدێکی ئاسایی دەنجی هیناوە چوەتە پەرلەمانیش. ئەوە نادادپەروێکی زۆر گەورە ڕوودەدات. هەر بێزگە لەوەش ینی بە کۆی هەر هەموو ئەوەکان کۆتاکان دەنجی هەر هەموو کۆتاکان یەک لە سەسەی یەک کورسیە، یەک لە سەسەی
یەک کورسیە ئەوە بوویتە هۆکاری ئەوەی یعنی بەڕاستی ئەوەی کە ئەو ڕۆژ ڕوویدایە ئەو تەوزیعاتەی کە دوو کورسیان بۆ سلێمانی داناوە کورسێکی مەسیحی کورسێکی تورکمان کورسێکی دویان بۆ هەولێردانەوە کورسێکیان بووە تەواان تەواو نادات پەروەریە هیچ پێوەرێکی ژمارەی لۆژیکی بەکار نەهاتووە هەتا یاسایش کە کاکسەردار باسی کرد بەکار نەهاتووە تەواان ئێستا کێشەی نێوان پارتی و یەکێتی ینی واقع دیارە کە ئەمە ئەو پێنج کورسیە لە کۆڕەکەی دوو هەفتەی ڕابردوش باسمان کرد کە پارتی و یەکێتی ڕێککەوتون لەسەر ئەو پێنج کورسیە ئەو پێنج کورسیە تەوزیع بکەن کاتی خۆی ئەو برادرانی یەکێتی دیان گۆمە ڕازی نە 11 بە 0 دەست پێ بکەین بەڵام دیارە ئێستا ڕازی نە 3 بە 2 دەست پێ بکەن شەکەوا دیارەوە بەڵام ئەوەی هێشتا ڕێک نەکەوتون لەسەری ئەوەیە لەسەر کورسەکان ڕێککەوتن بەڵام ئێستا ململانەیەکی نوێ دروست بە ناو کۆمیسیۆنەوەی ئەو معلومەی من هەیتم ئەویش ئەوەیە چۆنیەتی کاندیدکردنی کۆتاکانە طبعاً لە پێش چەند ئەگەرێکە ئەگەر یەکەمیانەوەیە کە بەسەر بازنەکان دابشکەن کەەوە داواکاری یەکێتیە وەکەوەی بەسەر بازنەکان دابشکەن و هەر بازنەک لیستە کۆتاکان لیستیان هەبێتن و هەمان دەنگدەری بازنەکە دەنگ بدەن بە کۆتاکان یعنی دەنگدەری سلێمانی دەنگ بداتە بە کاندیدەکەی سلێمانی پارتی داواکاریەکەی پارتی بەعکسی داواکاریەکەی یەکێتیە دەڵێ کێشە نییە لەو تەوزیعاتی دوو کورسی سلێمانی دوو کورسیەوە مادەم بەڵام دەبێت بە عام لە هەموو شوێنە دەنگدەرەکان بتوانن دەنجی پێ بدەن ینی دەنگدەری هەولێر بتوانێت دەنگ بە کاندیدی بەڵێ یەک باز نەبی دەنگ بە کاندیدی پارێزگای سلێمانی بدات تەمان ئەگەر وای لێ بێتن دووبارە لە مەسلحەتی پارتی کۆتایی پێدێت ئەگەرێکی تر هەیە کە کۆمیسیۆن ئەو ئەگەری زۆر پێ باشە ئەگەرەکەش نازانم ئەمە لای خۆمان لەگەڵ کاک سەردار و کاک سەرتیوان باسمان کردیە تۆزێک نایاسایی و نامەنتەقیە ئەویش ئەوەیە کە کاندیدی کۆتاکان بخەنە ناو لیستە گشتیەکان ینی هەموو لیستەکان هەموو ئەحزابەکان بۆیان هەبی کاندیدی کۆتایان هەبێت بۆ نمونە وەبزانام قسەیەکی واش هاتوویانەوە تاکید نییە لە 105 لیستەکە دەتوو کاندیدی کۆتا دابنی لە 105 لیستەکەت کاندیدی دەشتوانی داننی بۆ نمونە لە هەولێر دەتوانی دوو کاندیدی تورکمان لە ناو لیستەکەت هەبیتن و لە هەمان کاتدا دوو کاندیدی مەسیحیش لە ناو لیستەکەت هەبیتن لە ناو لیستی پارتی هەبی ناو لیستی یەکێتی هەبی هەموو لیستەکان دوایەوەی کە هەڵبژاردن کۆتایی پێهات کاندیدەکانی کۆتاکانی یەک جیا بکەنەوە و بخەنە ناو چێبەرچێەوە چێ زۆرترین دەنجی هینا بە تەسەسول ئەو بچێتە یانە و بێتە ئەندام پەرلەمان طبعاً ئەوە خلاصەی ئەوەی بوو کە لەسەر کۆتاکان باسم کردووە من تەسەوەڕ دەکەم ئەوە هەر بۆ نازانمەوە ڕەنگە تەپسیاری ژەبۆ کاک سەرداری ئەو پێنج کورسی کۆتایە هەر بۆ ئەو جارە بێت لە هەڵبژاردننی داهات و ژمارەی کورسەکان یانی لە پەرلەمان دەستکاری بکرێتن ڕاستە 11 کورسەکە ناگەڕێتەوە بەڵام ئەوەی ئێستا تورکمان و مەسیحی ئەوڕۆ گوێمان لە بەرپرسەکانی تورکمان و مەسیحی بوو ئەوە بوو کەوان بۆ پێنج کورسیە ڕازی نینە بۆیە ئەگەرێکی زۆری هەیە لە ئەگەر نایاسایی نەبێت ئەوانەوە کاک سەردار دەبێت جواب بداتەوە لە هەڵبژاردننی داهات و ئەگەر پارتە دەسەڵاتدارەکان بە تایبەتی پارتی کورسێکی زۆر بەدەست بێنێت و بتانێتن لە ینی لەگەر لیستێک ڕێکەوتم کات و لەگەڵ کۆتاکان دووبارە سیستەمی یاسای هەڵبژاردن هەموار بکەنەوە ڕەنگە بتوان لەو پێنجەی بیکەنە حەفت یان بیکەنە نۆ دووبارە ڕێژەی ژمارەی کۆتاکان زیاد بکات ئاخری شتم ئەوەیە طبعاً هەبوونی ئەم کورسی کۆتایە ئەم پێنج کورسیە لەم 100 کورسیە زیانێکی زۆر بە ئۆپۆزیسیۆن دەگەێنی بەسەراحەت ینی ئەوە لە دەنجی ئۆپۆزیسیۆن دەبا و پێنج کورسیە ئەو پێنج کورسیە دەبتا بربەستێک لە بەردەم ئۆپۆزیسیۆن ناتوانانی هەمان ئەو ڕێژەی دەنجی خۆی بێنێتەوە بێزگەلەوەش مثلەن ئەو حزبە بچووکەکان بە خۆیان کێشەیان لۆ دروست بوو لە بەرچار بازنەی ئێستا حزب هەیە تقریباً دەنجی 7,000 هەیە 8,000 هەیە بە هەمووی بە هەر سێ پارێزگا ئێستا دەنگەکانی تەوزیع دەبێت بەی شێوەیەک ناتوانێت کورسی بەدەست بێت ئێستاکانتان خۆشبی و زۆر سوپاس